لە درێژەی کۆبوونەوەکانی لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی کۆمەڵ لە بازنەی هەولێر دهۆک کۆبوونەوەیەکی فراوانی لەگەڵ سەنتەری پەرەپێدانی لاوان و لەگەڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەنجامدا. قوتابیان و لاوان وێ ڕایدووپاتکردنەوەی پشتیوانی خۆیان بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری ڕاشیان گەیاند. متمانەی تەواویان بە کاندیدانی کۆمەڵ هەیە کە دوای بەدەستهێنانی دەنگ و متمانەی خەڵک پشتیوانی و پشتگیری توێژی لاوان و قوتابیان دەکەن. لە ڕابردووشدا فراکسیۆنە پەرلەمانەکانی کۆمەڵ لە بەغدا و هەرێمی کوردستان چەندین پرۆژەیان بۆ پاڵپشتی لاوان پێشکەش کردووە. ئێمە وەکو توێژی قوتابیان پاڵپشتی تەواوی لیستی کۆمەڵی دادگەری دەکەین بە ژمارە 285 خی گەورە ئیشاڵا سەرکەوتویان دەکا و سەرکەوتومان دەکاتن لە بۆ ئەوەی ئەو شوێنە استراتیژیانەمان ببینێ وەکو نوری حکمە و لە بۆ خزمەتی مسلمانان ئەو مەیدانانی کە هەنا بەشدار بین و بتوانین خزمەتی زیاتر بە کۆمەلگاکەمان بکەین. ئاواتەکانی گەنجشی کردوتە پەرناو پرۆژەکانی خۆیەوە بۆیە کۆمەڵی دادگەری لەناو گەنجان جێدەسی دیارە و گەنجانیش ئومێد و مێدیان هەڵسینیوە لەسەر کار و پرۆژەکانی کۆمەڵی دادگەری بۆیە گەنجان پشتیوانی سەرسەختی لیستی کۆمەڵی دادگەری دەکەن. لاوانی کوردستان وەک فەرامۆشکراوترین چینی کۆمەلگا لەلایەن دەسەڵاتەوە تەنها لانکەیەکی ئارام شک ببەن ناوەندە پەروەردەیەکانی کۆمەڵی دادگەریە. هەر بۆیە جەخت لەوە دەکەنەوە لە هەڵبژاردننی 11دا بە دەنگەکانیان پرۆژەی پەروەردەیی و خزمەت بە لاوانی کۆمەڵ سەردەخەن. دیارەمە وەکو توێژی لاوان بەردەوامین لۆ بەسەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 285 پشتیوان بەخوای گەورە لە داهاتوودا زیاتر هەوڵ دەدەین لۆوەی کەوا ئەو لیستە و کاندیدەکانی سەرکەون. دیارە پێوەری ئیمە لەسەرەوەیە کەوا گەنجان بە بڕبڕی پشتی هەر کۆمەڵگایەک و هەر لایەنێک و هەر ڕێکخراوەک هەر ئیزبێک دادەنرێن بۆیە ئێمەش بە گەرم و گوڕی پشتیوانی لەو لیستەی دەکەین. زۆر زەرورە گەنجان لەم هەڵبژاردنە بە تایبەتی ئەنجومەن نوێنەرانی عێراق پادارچی کۆمەڵی دادگەری بدەنەوە چونکە کۆمەڵی دادگەری تەنها هێزێکی سیاسی نیە پێشەوە هێزێکی سیاسی هێزێکی پەروەردەییە کە زۆر کاری کرێ بۆ گەنج بە تایبەتیش ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی زیاتر زوڵمی لێ دەکرێت چینی گەنجە هەم لە دامەزرادن هەم لە هەڵی کار بۆ زۆر پێویستە نوێنەرانێکی وا بستن لە بەغدا شەڕی گەنج بکەن بۆیە زەرورە دەنگدان بە لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 285. کۆمەڵی دادگەری بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین بەشداری لە هەڵبژاردننی 11 ئەم ساڵدا دەکات و چاوەڕێی پاڵپشتی بەرفراوانی چین و توێژەکانی کۆمەڵگەیە بە تایبەت توێژی لاوان و قوتابیان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.